بله برزان بوارگرتنا زانیاریان زیادتر لسر دومای پیش هاتن پیشروین هزین پیشمرگی ده اپراسیون رزگار کردن مثل دا نها به شبکه راستخو لسر هلا پیوندی غیاس سورچی کارگری مالبان زینین و ایکت اجتماعی کردستان گلمه دایا کاغ غیاس افدم تباشو دومای پیش هات دیوان پیشرویان دا چنه حمید میواد باش سپاس بوا و سلام من بو بینرت کانال اویا برای دیاره ابرو سپیده پشتی دور پیسکرنا چند گونده کدگل سنتری ناحیه باشیک لاین هزی پیشمرگی کردستانه با ابرو سپیده هزی پیشمرگی کردستان شیان که دو گونده دی اویت هادبونه دور پیسکرن آزاد بکنه و به برگریه هیچ برگریه او گوندی شی گونده کانونه بو او دیجی گونده روزبیان بو دیاره هزی پیشمرگی کردستان میانا آزاد کنه و هر دو گونده دەستگرت سەر چەندین چەک و تەقەمەنی هەرۆسا کیلۆسێ داعش چەند تۆنێلێکیش لێدا بوو ناو واردن هەردوو گوندادا لۆکە تیمێت هەندەسی بێژینێت ئەندازیاری بەردەوامن بۆ پاکشکردنەوە هەردوو گوندا بۆ پتر پێزانیا هەردوو گوندا گوندێت برایەت کوردی شەبەکن هەندەستپێکە هاتنە داعش ڕەبینە بۆ هەرێما کوردستانی نوکەژی ئەو گوندە دێنە پاکشکردن ئینشاڵڵا ئایندێکی کێم خەڵکی وێ دەبەرێژێ گەڕێنە بەسەر جێ باب و باپی دەخوا بله کاغ غیاس الدم پیشروی یانجی هرش بو سروان هر دو گوداتین دست پیکرن شلای پیشمرگی و او تیروستن داشت اویت ناوان گوندان دا چوا پیشروی دیگر یانجی چوا برگیری دیگر بله دیانا نکر ابدو گونده تقریبا نزیکت سواردن 15 گوتادنا پاکشکردنە بە تیرۆریستە داعش گوندێ نەوەڕان و باریمە و عمەر قارچی و گەلە گوندێدی تێسخرا بە مەزن و یا بچووک هیچ بەرگریەک نەکرد بیدایەتێ بە بەرگری هاتەکردن بەس بەرگریەکە کێم و نە گوندە ژێر بەرگری تێ هاتەکردن ینی بۆ نمونە بەری دوو ڕۆژە گوندێ فازلیە ئەوجی گوندەکەی کوردنشینێ شەبەکن و زاریا پتر هزار خانەوادە خۆزگریتن هەنی تمامی هاتە ڕزگارکردن بێ بەرگری تیرۆسێ داعش بەرگری نەمایە بەس پشتێت بەستن بە خۆکوجا و تڕمبێلێت بۆمڕێژکردی و بۆمڕێژکردنە ماڵ و بقرة زادة وحتى عمود الكهرباء وحتى مثلا بيجين عدد كشتو كاليجي بله که غیاست برنامه داره یانجید بیشین ده حتی کی و پیشمرگه شد پیشروی زیادتر انجام بدهد یانجید برنامه هزین پیشمرگه ده کو کی را دی کنترل بگید وش دستن داعش رزگار بگیدن بله دیانا دی وی رکبتنا حکومت هریما کردستان و حکومت ناوەند و هاوپەیمانان هێزی پێشمەرگەی کوردستانی پشتی ئازادکردنە ناحیە باشیک کوونوکە دۆرپێچ کردی هیچ پێشڕەویە دیکە ناکەن ئەو جهێدی دیکەیت بینن ئەو سوپای عراقی و بێژین حەشدا شعبی و پۆلیسی فدرالی ئەو دێ پێ ڕابن بۆ ئازادکردنەوەیان جیها و حتا ناو باژێڕێ مووسڵیژی پێشمەرگە بەشداری پێ ناکە یانی هەرشێن بێژم یان ئەرکێ پێشمەرگەی نوکە یامای تەنها باژێڕێ باشی کۆنتڕۆل بکەتەوە پاگشتکەتن تیرۆریستە داعش لویجی لێوەستن بلێ ئەگەنا باژێڕێ مووسڵ هەر جیاکە دیم حالەتێت طارئ دەیان بن تەنگاویەدا یان پێویست هێزی پێشمەرگە ئەگە داوا لێ هاتەکردن دێکی بەشداریەکە بە زێبە گەڕێتەوە جیهای نوکە ئەم تێدا بله که غیاس او پیشروی هاتین انجام دادن چه زانیاری که بردسته هوا یکوز چه زیان بر به تیرۆریستن داعش گەیشتینە بله دیارە ئەو زانیارت گەهێنەما ڕۆژانە ناباژێڕێ مووسڵ و نەخۆشخانێت مووسڵ و پزیشکە دادوەریە مووسڵ دەستپێکە ئۆپراسیۆنە ئازادکردنە باژێڕێ مووسڵ ئەوە بۆ ڕۆژە سێزدەیە تێداینە هەتە نوکە داتا دەستێمە کەوتیە زێتر 300 تیرۆریستە داعش بریندار و کوشتیەت هەن دیو ئەو زانیاری ناو نەخۆشخانە و ناوبێژی پزیشکە دادوەریە مووسڵ ناوسەنتەری باژێڕە مووسڵ دەستمە کەوتینە و هەروەسا دهیت تیرۆریستە داعش 33 چەکدارێت خۆت ناواندا پلێ ئەمیریش تێدا بوون 33 چەکدارێت خۆ بێژنێ گەڕەکە عەرەبی ئەو قسوڕی ئاسیوێ لەیان ینی کۆشکێت سەرۆکاتی نیزامە بەعسیە پێشوو لوێرە 33 چەکدارێت خۆڕەمی کردن ئەو هەمی ڕەبی بوون بەرێ جەنگیدا ینی ڕۆژهەڵات و باکوور و باشوورێ باژێڕێ مووسڵ ڕەبی بوون وان هێرشێت سوپای عراقی وێزی پێشمەرگە کردینە سەروات جیا و بتایبەتیش دەشتە نینەوە بله غیاس سورچی کارگری مالبند نینەوە ئیکەت نیشتمانی کوردستان زۆر سپاس بۆ وان زانیاریان